لحكيمي كان برسي من أسعد الناس كيلا همو كز دل خوشتره. طبعا همو من بدواي أم وڵامەیە قرين ژیان ئەگە دڵخۆشیتیانە بوو خاوەن هەر شتێک بیت ئەوەندە ئەرزشی نییە، هیچ قیمەتێکی نییە، هیچ بەهایەکی نییە. ژیان بە دڵخۆشیەوە خۆشە. حەکیمەکە لە وەڵامدا فەرمووی من ئەسعد الناس، ئەو کەسەی دڵی خەڵک خۆشەکە لە هەموو کەس دڵخۆشترە. دڵخۆشی شێوازێکی بازنەیی هەیە، بە دەوری خۆیە ئەخولێتەوە، نەک مستەقیم ڕاست بڵێ من حەقم نییە بەسەر کەسەوە. هەتا بەرامبەرەکەت دڵخۆش نەکەیت قەت دڵت خۆش نابێت. دڵخۆشی و سەعادەت وەکو خۆشەویستی وایە، هەتا نەیبەخشی بە بەرامبەرەکەت وەری ناگریت. ئێستا تۆ ناتوانی ڕقت لە کەسێ بێ کە خۆشت ئەوێت، بە هەمان شێوە ناتوانی کەسێکت خۆش بێ کە ڕقت لێتی. کەواتە خۆشبەختی دڵخۆشی بەدەست ناهێنیت هەتا بەرامبەرەکەت دڵخۆش نەکەیت. والله پیاو لە ماڵەوە ئەگەر خاوەن ئەم شارەش بێت هەتا ژنەکەی دڵخۆش نەکات، مناڵەکانی دڵخۆش نەکات، قەسەمەن بیللا هیچ شتێک لەم دنیاە دڵی خۆش ناکات. ژن لە ماڵەوە ئەگەر لێرەوەی تا ئێرەی بازنگ بێت هەموو دنیاهی ئەو بێت دڵی مێردەکەی خۆش نەکات، دڵی مناڵەکانی خۆش نەکات، لە ماڵەوە جەوێکی خۆش نەسازێنێت واللهی قەت دڵخۆش نابێت. کەواتە دڵخۆشی ئێمە مەربوتە بە یەکتریەوە. هەتا من دڵی ئێوە خۆش نەکەم ئێوە دڵی من خۆش ناکەن. ئەمە ئەخذ و عەتای عەزیزانی خۆ. دوکاندارێ لە بازار قەت دڵی خۆش نابێت هەتا دڵی مشتریەکەی خۆش نەکات، دڵی دراوسیەکانی ڕەفیقەکانی خۆی خۆش نەکات. مامۆستا فەرمانبەر لە دەوامەکەی خۆیانە هەتا دڵی یەکتری خۆش نەکەن قەت دڵخۆش نابن. یەقینتان هەبێ ئەو دەوڵەمەنی کەوا سەرقاڵە بە بزنس و بە بازرگانی و بە کۆکردنەوەی سەروەت و سامان، واللهی هەتا دڵی فەقیرێ هەژارێ هەتیوێ نەدارێ دڵخۆش نەکات ئەو دڵی قەت خۆش نابێت. کەواتە عەزیزانی خۆم ئەوەی لە ئێستایە ئێستا ئێمە نیمانە دڵخۆشیە، با دڵی یەکتری خۆشکەین. لە ماڵەوە چی تێئەچێتوە دڵی خێزانەکەت خۆشکەیت بۆ ئەوەی دڵی خۆت خۆش بێت؟ چی تێئەچێ مناڵەکەت دڵخۆش بێت؟ هەها کاتێکەی بینی مناڵەکەت شتێکی زۆر بچووکت بۆی کڕیوە، ڕەنگە بای 2000-5000 بێت، بەڵام کاتێک سەیری ئەەکەی دڵی خۆش بووە یاری ئەکات لەو پەری سەفا و جەوایە، ئەوە دڵخۆشیە بۆ تۆ عەزیزەکەم. کاتێک دوو قسەی خۆشەویستی بەرامبەر بە خێزانەکەتەکەی زەردەخەنەیە لەسەر لێوەکانی ئەبینیت ئەوە بریتیە لە سەعادەت، ئەوە بریتیە لە خۆشبەختی. کاتێک ڕەفیقەکەت لە تەلەفۆنە بە گیان بانگەکەی نامەیەکی خۆشەویستی بۆ ئەنێریت، نامەیەکی مەحەبەت، نامەیەکی وەفاداری بۆ ئەنێریت، کاتێک دڵی ئەو خۆشەکەی یەقینت هەبێ پێش ئەوەی بگا بە دڵی ئەو دڵی خۆت خۆشە بێت. بۆیە زانایان فەرموویانە هەچی حەکیم و عولەما و تەنانەت پێغەمبەرانش هەیە لەسەر ئەوەی یەکدەنگن. دڵخۆشی بەدەست نایە تا بەرامبەرەکەت دڵخۆش نەکەیت. تەمەنا ئەکەم خوای پەروەردگار هەموو لایەکمان دڵخۆش کات و گەورەترین عقوبەش بۆ دڵڕەقی و دڵتونی و دڵسەغڵەتیە. بۆیە ئەگەر ئەتانەوێ ئەو زەیغ و ناڕەحەتی سەر دڵتان لابن، دڵتونیتان لابن، بیگۆڕنەوە بە دڵخۆشی بەرامبەرت دڵخۆشکە دڵخۆشی بەدەسەهێنیت. یاخوا هەمیشە دڵخۆش بن. والسلام علیکم ورحمة الله وبركاته.